جامدرا داوا لە پەرلەمانی کوردستانەکەین کە پرۆژە یاسای ڕاوکردن دەربکەن بە هاوکاری و هەماهەنگی پسپۆڕان و ڕێکخراوە نێوخۆیی و نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی ڕاوکردن ڕێک بخرێت لە چوارچێوەی یاسا و هەر کەسێکی سەرپێچی کرد سزای یاسایی خۆی وەربگرێت. خەڵکمان پێدا قسەمان پێکا پێمان ناکرێت ئێمە هاتوین خزمەکاری خەڵکین خزمەتی خەڵکەین ئەو ئاژەڵە کێوانە ئەو پەلەوەرانە مڵکی باوکی هیچ کەسێکمان نییە مڵکی باوکی هیچ پۆلیسێک نییە مڵکی ئەو خەڵکەیە قانون دایناوەمی بپارێزین کە بە بچەوە تەعاملمان لەگەڵا بکرێ بە هیچ شێوەیەک ئامادەنین من وەکو خۆم وەکو بەڕێوەبەر بە هیچ شێوەیەک ئامادەنین داواکارم بیشم گوێزنەوە یان بێن تەقاعود بکەن. یاسا لە پشتمانۆنە لەوانەیە ناتوانین ئیجرات بەرامبەری بکەین و دوای سەر چەندین ڕاوچی گیراوە دوای دوو ڕۆژ سەرەکەی ئاسی کوشتووە ڕاوچی کردووە قسەشی کردووایەوە بەریان داوە ئێمە وەکو ڕێکخراوە بۆ پاراستنی جینگە لە شاری سووران ئیدارەی ئەم کارە قێزەوانە دەکەن ئەمە ڕەفتارێکە لەگەر مرۆڤاتی کراوە ئەمە بۆیە لەگەر محەممەد نووریان کرد کە کەسێک بوو پارێزەری ژینگە بوو. شەهید محەممەد نووری وەک یەکەمین شەهیدی ژینگە لە باشووری کوردستان لێدانی یەکەمین زەنگی مەترسیە لەسەر ژیانی ژینگە پارێزان وەک ڕێکخراوەکەشمان بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی ناحیەی کۆڵەجۆ شەهید محەممەد نووری وەک شەهیدی ژینگە بەڕێزان لە ماوەی ڕابردوو بە یارمەتیاوکارانم هەواڵەکانم پێشکەشکردن بەخواتانە سپاس.